نانێک کە لەسەر بەرد دەبرژێنرێت پێی دەڵێن نانی سەنگەکی. بووەتە کەلتورێکی تایبەت بە ئێرانیەکان. من ناوم پەیامە، وەستادکاری سەنگەکی سونەتی بە ئیسلاح شاتر. ئەم کارە ئوستادی پێ ئەڵێن شاتری سەنگەکی سونەتی. حدود من 5 ساڵە کارمە، بەتۆر حرفەی 5 ساڵە کارێکە مەشغوڵ بەم کارمە. کارێکە سەنگین کار، سەختی کارە، قودرەت بەدەنی فیزیکی گەرەکە کە بتوانێ و کارەکەی. وەلێ نانی فرە قەشەنگە، نانێکە کە توا و مردم حەزی پێگەن، خەڵک حەزی پێگە. نانێکە سەبوستار، خۆراکی قەشەنگە، خۆراک. نان سەنگەکی شتێکە سونەتی. سەنگەکی بە ئیسلاح بەو سەنگ داخەلەسەوە ها لەژێر ئەو نانە ئەی پەزنەی. سەنگەکی ئەو کوچک ڕۆخانەیەسە واگەی ئەی خەیدە مریە ئەو هەویرە لەبانی ئەو ئەپەزی. شاتر و شاگرد بە یەکەوە نانی سەنگەکی دروست دەکەن. ئەمە تەنها لە ئێراندا هەیە و بەلای خەڵکیشەوە خۆراکێکی تەواو پەسەندە. سەنگەکی بەسڵا هەویری جوداگانە، تەک لە واش و نانگەل لە واش و تاپەمانە فەرقی فرز. هەویری سەبوستارە، نەوەی ئاردێ مەخسووسە، مەخسووس بە سەنگەکی تەوریدیەکەن. تێتە ژێر دەست ئێمە کیسەی بە پەیمانە نمەکە خوا، بە پەیمانە نمەکی دیانەشێ و نمەکە لە حەدێکا بێ کە بۆ بیماریگەل زەرەری نەوێت، لە حەد خۆیە تبقە بێداشت، نزارەت بێداشت. نمەکی لێبین، ئاوگیریکەین بەرلەوە، نمەکە تێکەڵیکەین، جا ئەوەی ئاردەکە قاتی ئەو ئاوە بکەین، حەلی بکەین قەشەنگ. بەم دەستکە مەخسووسە ئەو کارەسە قاتیمان کرد. دوایەوە نەوعی مایە هەست بەناو مایە کە ئەو هەویرە چاخەکە، ئەو هەویرە تورت دەکاتەوە. گونکەکان ئیتر ئێمە تبقە قانون ئەشی 450 گرام بێ هەر نانێکمان، یانێ گونکێکە کە ئێمە ئێخێنە ناوێنەش دەستمان جۆرێ تەراز بکەین، دەستمان تەنزیم بکەین کە عادەتمان کردە ئەژێ ئەو نانە 450 گرام لەو تەنورە دەربێ کە بە قیمەت ئەو فرۆشە بێ. هەویرەکە ئێمە ئەو گونکێکەوە ئەوڕین پێژین چوونە. ئەو چوونێکە کە ئێبڕین حاڵەتێکە ئەیدە ناو دەستا حاڵەتی حەفمانند. حەفمانند دەشێ گۆشەی دەربێ، سێ گۆش. ئێخەی دەبان ئەو پاڕوە ئاوی لای کە نەچێت بێت ئەو پاڕوە زەریف بە پەنجەی ڕێز پەنجەی ئای کە ئەو دەقە و نانە بگرێ حاڵەتی ئەو پەنجەلە چینچی نەبێتەوە. پسەر هەم ئەنیشە دە پسەر هەم وەختێکە ئەچی بووناوە تەنورە لەبان ئەو سەنگە و لەبان ئەو کوچکە و بە ئیسلاح کەشیایی بە دەست و تەرازەکەی. دەست تەرازەکەی ئەگەر یەک زەڕە زیاو بێ ئەسووزێت تونبی کیشی، ئەگەر یەک زەڕە کۆتاتر کەشی بێ ئەوێدە هەویر، هەر ئەوێدەوە خەمیرە ئەشێت بە میزان خۆی کەشی بێ تا دقیق ئەو نانەواگەرەکە یەک دەست و بریشتە دەربێ، تورت دەربێ کە خۆرابێ بخورگی. ئەو نانەکان بە شمارژەچی 6 نان پسەر هەم ئەچی لە 1 تا 6. وەختێگەنی ئەگەیدە 4 نان و 5مین نان نانگیر تەست پێشکار تەست بە ئەستا لە پاڵدەستا و ڕفێقێکە کە کۆمەکیدا ئەیدە خۆی ئەزانێ چاویا بە تەنزیم مەشعەلەکە و نانەکە ڕەنگ بگرێت. ئەوختە بە چێ و ئەخاژێری ئەیتێرێدە پێشبەر. لەو پێشبەریشە دایەنێ تا زەری بوشکەوێ و نانە جا ئەیکێشتە دەرەوە ئەیا لە مێخ. توا دکتۆرگە لایسە ئەیزن بۆخصوص بۆ سنبان کەسێوا سن و ساڵدارە بەم نانە بە مەریزیگەل قەند فشار ئەمانیە بێ بیشتر لەم نانە حەزەکە. ئەوەی بۆ یەکجار سەنگەکی بخوات نە لێی تێرە بێت و نەدەتوانێت تامی نەکاتەوە.
بەسڵاح نانێکە 450 گرمی بێت 12 نانەکە 6 نان ئەم تەرەف 6 نانی